خزمەت گوزاری هەر نییە ئەوە جادەی باشماخ ئەوە 10 ساڵە هەر تەواو ناکرێ هەر کۆڵانەکان هەر جا چی کراوە حج 10 ساڵیژەوە 15 ساڵیژە خزمەت گوزاری لە پێنجەنانە بوو بۆ گوندەکان خزمەت گوزاری کووە هەر ئەو کارەبای ئەو ژیان بڕیوتەوە. وەڵی ئەوە چەند ساڵیشە پرۆژەی خزمەت گوزاری لە پێنجێنان نەکراوە. ئەمە جادەوبانەکانمانە سەیری جادەی بینی هەر پێنجێن سەیسایەکە پێنجێن سلێمانی هەر هەمووی کۆنە هیچ چەند ساڵ لەمە پێشە هیچ خزمەت گوزاریەک نەکراوە نەود نییە کارەبان نییە هیچ خزمەت گوزاری چیە ئەو بڕۆ شۆستەکان سەیری کە هەر هەمووی خەڵک خۆی لە بەردەرگای خۆی تەعمیریەکاتەوە خزمەت گوزاریمان هەر نەماوە لەو ڕۆ هیچ کارەباکەشە کارەباکە خۆی کاتی خۆی هەر خۆی سەرۆک کۆمار هەر بەهادیە های بە پێنجێن بەڵام ئێستا بیانی کارەباگەشمان پێگرن وەڵی کەم تەرخەم خۆ دیارە کێ بەرپرسە لەم شارەیەوە کە کەم تەرخەمە کێ پۆست و ئەوەی بەدەسەلک ئەوە کەم تەرخەمە سەیری شۆستە بڕۆ سەیری ئێسەش نیوەی کۆڵانەکانی پێنجێن نەقیر و نە شۆستە و نە چیمەتۆ نەکراوە هەمووی قڕولیتەیە یعنی قەزایەکی وەکو پێنجێن دوو مەرجی نێودەوڵەتی بەسەروێ معقول نییە گەڕک و کۆڵانەکانی بەو شێوەیە برای بەڕێزم ئاستی خزمەت گوزاری لە پێنجێنە سفرایی پرۆژەکان چەند ساڵێکە وەساون من لە خزمەتان باسیشی بۆکەم باسی کارەبا بۆکەم باسی جادوبانە بۆکەم باسی خوێندن مەکتەب بۆکەم لە هەم ڕوویەکەوە چەند ساڵی هەر ساڵی بەبیانیە ساڵە بەبیانی مامۆسای نییە مەکتەبە مامۆسای نییە خەسەخانەی دکتۆری نییە یعنی خەڵکی پێنجێن لە زۆر ڕۆ بێنازین لە زۆر ڕۆ زوڵممان لێ ئەکرێ ستەممان لێ ئەکرێ باز ناگرن شتەکان نەزۆرن من تەنها شە بە نمونە عەرز دەکەم پێنجێن چەند هەزار عایلیتیایە بەلادەکانی شێوە تا ئێستا سۆنەرێکی تیان نەبێ ئەشعەیەکی تیان نەبێ خەڵکی ئەم شارە بچێت بۆ سێسایەخ و بۆ سلێمانی ئیتر چی بۆ باز معلومە لایانی پەیوەندیدار دەسەڵاتدار ئەو بەڕێزانەی کە ئەرکی بەرپرسیارەتی و بەڕێوەبردننی برا گەورەی ئێمن ئەم وڵاتە بن بڕێوە بە ئەرک و مافی خۆیان هەڵناسن ئەوەرکە لەسەر شانیانە چه ئینسانی چه دینی چه لە هەر ڕێک و باسی کە ئەم ئینسانانە کە پلە پۆستێک وەرەگرن واجب وەزیفەیەکیان لەسەر شانە لە هەر مدیر دەوائیرێکەوە لە بەڕێوەبەری مەکتەبێکەوە تا مدیر عامێ تا قایمقامێ تا مدیر ناحیە تا وەزیرێک و سەرکردایەتیەکەی بەرەو سەر بڕوە پلەکە قورسترە بێ لەسەر شانیان بۆیە ئەمە بەڕاستی لە گردنیانایە دەینێکە ئەگەر لە دنیا ڕووی خۆیان سپی نەکەنەوە لە قیامەتا بێ باجەکەی بدەن.